لەگەڵ زنجیرەی بژاری دەروون بە پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ ئاڵقەی پێنجەمە بین لە گیانی کوێخایەتی کە هیچێکە لەو نەخۆشیانەی تووشی دیندارەتی ئینسانی مسلمانە بێ. گیانی کوێخایەتی یعنی حەز بە ئەمیرێتی کردن، حەز بە دەرکەوتن و پێشەوایەتی کردن، یعنی خۆهێنانە پێشەوە و خۆخستنە ئاستی مەسئولیەت. ئەمەش بێگومان کە خۆت شیعە و نەبی بە تەکید یەکێکە لەو نەخۆشیانەی کە تووشی دینداریەکەت بووە. بەڵام گەر شیعە بووی شوێنەکە بەتاڵ بوو وەکو باسمان کرد لە باسی سەیدنا یوسفە عەلە نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام، ئەشێ خۆت بێنیتە پێشەوە چونکە ئەو شوێنە شیاوی خۆتە، تۆ پڕاوپڕی ئەو جێگایەی کەسێکی تریش نییە وەکو تۆیان چاکتر لە تۆ پڕی بکاتەوە، چونکە ئەو فەرمووی ئینی حەفیظ عەلیم. بەم دوو سیفەتە ئەتوانی، یعنی هەم پارێز شوێنەکە ئەپارێزی، ئەوەی لەبەردەسەڵاتە ئەو ئەمانەتی پێت سپێرراوەی پارێزی، عەلیمیش یعنی کە لەسەر وەزنی فەعیلە، یعنی زۆر شارەزاشم لە ئیش و کارەکان کە بیبم بەڕێوە. و باسی ئەوشمان کردمان ئەمە کاریگەری زۆر هەیە لەسەر دیندارەتی تاکی مسلمان. تاکە مسلمانەکە خۆی وا ئەکا کە مەحروم بێت لە مەدەدی خوای، پاشان وا ئەکا کە غەزەبی خوای گەورەشی بێتە سەر، خوای گەورە ئێهمالیەکە یارمەتی دەری نابێ لە هیدایەتدانی، ئەیداتەوە دەست نەفسی خۆی، نەفسی خۆشی بە تەکید بە سەدان هەڵدێری تریابە. خوای گەورە لاماندا. یەکێکی تر لەوانە وتمان قورسکردنی کۆڵی گوناحێتی. کۆڵی گوناحی خۆی زیاتر قورسەکەوە کە خوای گەورە فەرمێ لیەحمیلوا ئەوزارەهم یەومە القیامە، لیەحمیلوا ئەوزارەهم کاملەتەن یەومە القیامە، بۆی لە ڕۆژی قیامەتە کۆڵی گوناحیان بە تەواوی، یعنی بێوەی هیچی لێکەم بوو بێتەوە، هەڵەگرن ئەو کۆڵە قورسە ئەدەن بە کۆڵیانە، ومن ئەوزار الذین یضلونهم بغیر علم، هەروەها لە گوناحی ئەو کەسانەش کە گومڕایان کردوون بێعلم. بێعلم یعنی تۆ مەسئولی لەوەی کە هەر ئەمرێک ئەدەی بە شوێن کەوتوەکانی خۆت دلیلی شەرعیت لەسەر بن. تۆ چۆن نەتوانی بڵێ ئەمە حرامە ئەگەر دلیلت نەبوو؟ تۆ چۆن نەتوانی بڵێ ئەمە جائیزە ئەگەر دلیلت نەبوو؟ تۆ چۆن ئەڵێ ئەمە پەسەندترە ئەگەر دلیلێکت نەبوو؟ ئەشێ دلیلەکان لە قورئان و سونەتەوە بینی، بەڵام لە قورئان و سونەتەکە ئەشێ ڕاوجوویمان بۆ دروست ببێ، تۆ تەرجیح وێکێکیان بدەی، تۆ کە ئەمیریانی. ئەشێ تۆ ئەبینی قورتوبی و تەبەری بن و کەثیر سێ ڕەئی جیاوازیان هەبێ لەسەر لێکدانەوەی کەلیمەی ئایەتەکە یان لە ئیستیمباط لەو ئایەتە، بەڵام تۆ ئەتوانی تەرجیح وێکێکیان بدەیت و لە دایرەی لێکدانەوەی ئەهلی سونەتەکەی و بە پێ ڕێساکانی لێکدانەوەی قورئان بە قورئانە یا قورئان بە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەشێ لە سەنەدی حەدیسەکە ڕاجێمان بۆ دروست ببێت. ئەشێ من لە ئەلبانی وەرگرتو، تۆ لە شەخ بەدیعەتدین سندی وەرگرتوویەکی کە لە عەبدولفەتاح بەغدەی وەرگرتوویەکی کە لە عالمێکی تر ڕەئی جیاواز هەیە لەسەر ئەم سەنەدە صحیحە یان زەعیفە، حەسەنە یان زەعیفە. ئەشێ لەمەیان ڕاجووی بین، ئەشێ لە کەلیمەکەیان ڕاجوێ دەرچین چەند لێی تێگەیشتووی. ئەگەر هیچ دەقێک لەسەر مەسەلەکان نییە، ئەشێ شوێنی ئیجتیهاد بێ لەوەی بڵێن لەلایەنی فکریەوە، لەلایەنی سیاسیەوە، لەلایەنی دید و هەڵوێستی واقعیمانەوە کام هەڵوێستیان بگرینە بەر. ئەمانە هیچی جێ ئیشکال نیە. ڕێی تۆش محتەرەمە هەروەکو ڕێی ئەمیرەکە، ڕێی ئەمیرەکەشت محتەرەمە هەروەکو کە ڕێی خۆتە، بەڵام ڕاپەسەندکردنەکە ئەگەڕێتەوە بۆ لای ئەمیرەکە. فإذا عزمت فتوكل على الله وشاورهم في الأمر. خوای گەورە بۆ پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ پرسیان پێ بکە، پرسوڕایان پێ بکە و ڕاوێژیان لێ وەرگرە، بەڵام کۆی ڕەئیەکان دێتەوە لای خۆت، دوای خۆت. فإذا عزمت فتوكل على الله، کە وەختە ئیرادەت هاتە سەر ئەوەی کە ئەم ڕەئیان پەسەندە و بیگریتە بەر، ڕەئی خۆت بوو یا ڕەئیەکێکی تر لە شوێن کەوتوەکان، پشت بە خوای گەورە ببەسە و گەورە تەنفیزکردن بۆ ئەوەی کۆڵی گوناحت نەکەوێتە سەر. ئەمە بەرگیانی کوێخایەتی هاتبیتە پێشەوە لە ناو خودی کۆمەڵکارەکانە یا خۆت شتێکی ترت داهێنابێ و خەڵکی کەوتبنە شوێنت خوای گەورە لاماندا کە بە پێی قورئان و سونەت نەبن، با تۆ ناویشت لێ نابێ قورئان و سونەت. خۆ بە قسەی ئێمە نابێ. من ئەم ڕەئیانە ئەڵێم ئەمە ڕەئی ئەهلی سونەت و جەماعەت، خۆ هەر بە ڕەئی من نابێ، بێ من بێمەوە سەر ڕێساکانی ئەهلی سونەت و جەماعەت. دەژینە خۆ ئیسماعیلی و شیعە و قادیانی و هەموو هەرەڵنە قورئان و سونەت، خۆ کەس ناڵێ وەڵام من بە کەیفی خۆمەکەم. یەکێک لە صفەتی ئەهلی ئەهوا وەکو
علەماکان لە پێشینان سەلەف باسییان کردووە ئەهلی ئەهوا ئەوەیە کە بەشێک لە ئاەتەکە وەرەگرێ معنایەک لە معناکان وەرەگرێ لێکدانەوەیکی دوور وەرەگری کە لەگەڵ هەوا هەوەسی خۆیان گونجێ یا خۆی شتێکدا ئەتاشە کە پێچەوانی زمانی عەرەبیە تۆ قورئان چۆن لێ تێگەن ئەگەر بە پێی زمانی عەرەبی نەبێت حەدیث چۆن لێگەدەین ئەگەر بە پێی زمانی عەرەبی نەبێت کابرا بە پێخاوسی کەوتوتە ناو لێکدانەوەیەکی شیکاری زمانەوانی بۆ ئاەتێک یا بۆ حەدیثێک چۆن گومڕاناک چۆن خەڵکی کەش گومڕاناک لەبەرەوە ضروریە یەکەم ئەو کەسە جێمەتمانە بێ کە تۆ قسەکەی لێ وەرەگری ئەگەر نەتزانی دەلیلەکەی چی ئەگەرشت زانی و عەقڵت پێشکا بێ و گەڕێتەوە سەر دەلیلەکەی ئەمڕۆ لە هەموو شتێ ئاسانتر گەڕانەوەی سەر ئەو سەنەدانەی کە یەکێک باسییانەکەوایان کا بە دەلیلی خۆی زۆر لە ئینتەرنێت کەلیمەیەکی لێ بدەی جۆرەها تەحلیلیت بووە دێ جۆرەها سەنەدت بووە دێ جۆرەها لێکدانەوەیت بووە دێ کە تێڕەزانی حەق و باڵ لێک جاکەیت و یا زانی کامیان مطابقی ئەهلی سونەت کە نەتزانی ئەتوانی بپرسی لە عالمێک بەهۆی ئەم ئاسانکاریی پەیوەندی بەستنەوە لەگەڵ خەڵکی کەوابوو وامەکە کە کۆڵی گوناح هەڵگری وامەکە خۆت بکەویتە سەر خەتێک بە سەبەبی چۆخایەتیەکەی خۆت کە لە ناختا زەرع بووە و ڕۆژ بە ڕۆژ ئەی ڕوێنی ڕۆژ بە ڕۆژ ئاودێریەکەیت و چەکەرەی کردو و لێت بووە بە درەختێکی گەورە زرکە تاڵ زیاتر هیچت بۆ ناگرێ بەڵام هەر سووریشی لەسەری چونکە ئەگەر ڕێبازێکی باشت گرتبوو بەر بەپێی کتاب و سنە ئەڕۆی بەپێی وحی خوای ئەڕۆی تو ئەجرت هەیە ئەجر من عمل بها إلى يوم القيامة وەکو پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام لە صحیحی مسلم ئەفەرمێ ومن سەنە سونەتەن سەیئە بە پێچەوانەی ئەویشەوە هەر کەسێک کە ڕێبازێکی خراپ بگرێتە بەر بیدعە داهێنانێکە شتێکە مخالیف بە کتاب و سنە گرتووتەتە بەر و خەڵکێکی کە شوێن کەوتووی تووە بێتەوە تایە بەتاکید گوناحی خۆشە دەدەی بە کۆڵتا گوناحی ئەو کەسانەش کە ئەدەی بە کۆڵتا کە شوێن کەوتووی ئەوە ئەمانم تقریبا تا ڕادەیەک زۆر لەوانە باس کرد و ئاماژەم پێکرێت